حاجی حەمەوەیس پیشەوەرێکی هەورامانە و ماوەی 32 ساڵە لەم دوکانەدا کار دەکات. ئەو سەرەڕای ئەوەی کە تەمەنی 77 ساڵە، بەڵام لە ڕێگەی پیشەکەیەوە ڕۆژانە کاروباری خەڵکی ڕادەپەڕێنێت. وەڵام من کەڕانمان کرد بۆ ئێران، نازانم 78 بوو 77 بوو، ڕامان کرد بۆ ئێران لە نیم زاهرەکەی فیرار بوو. ئەمان تەقەمانە بەجێ هێشت چین بۆ ئێران تا 91 جا هاتینەوە بۆ ئێران. 91 هاتینەوە دەستم کەم بەم نیشە. حاجی حەمەوەیس هیچ قۆناغێکی خوێندنی لە قوتابخانە و کەمپینەکانی بنەبڕکردنی نەخوێندەواری نەخوێندووە، بەڵام بە هەوڵەکانی خۆی فێری خوێندنەوە کردووە. فلا هیجری الحمد لله الرس الرح ويجر بيلام زنبيل ربي العين العالم سلمي ميمي نوسن رب العالمين. نا والله من نمخن معلومية. نا والله نمخن حنا رشتو چۆنی بۆ ئەومان بۆ باس ئەو کاتە زمانە حکومەت بوو، ئەیامد ئەبێ هەموو کەسە بێت بۆ مەحلومیە. ماڵە ماڵە گەڕان ئەزانم ماڵە ماڵە گەڕان هاتن ماڵی ئێمەش وتی ئەبێ بێن بۆ مەحلومێ. تم کێ بێت؟ وتی خۆت و خێزانەکەت و ئەبێ هەموو ڕۆژێ بێن. وتم وەڵا نایەن. وتی چۆن نایەن؟ وتم وەڵا نایەن، ئێمە مەحلوم ناخوێنین. وتی وەڵا پشتیوانتان قەویە، چۆن ئێوە بەگوێ حکومەت ناکەن و نایەن بخوێنن. ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين خوێندنەوەی کتێبی قورئان بە زمانێکی ڕوون و بە پشتیوانی ڕێساکانی جوان خوێندنەوە بەشێکی دیکە بوون لە هیواکانی ئەو. ئێستا لە دوکانەکەیدا بە زمانێکی پارا و ڕوون بۆ ئەو کەسانی دەخوێنێتەوە کە سەردانی دەکەن. جزمی ئەمە هەر نیوەی هەر بە حەنجێ خوێندمان. بجر بسم زنە بزمین جرمی بسمی لەمەلە فەلا هیجری بسم اللهی رس الرح زن الرحمی مەلمان و جنی الرحمانی رس الرح یحی من جرمی الرحمانی الرحیمی. ئەو کاتە ئاوامانە خوێن. حاجی حەمەوەیس ئێستا پێی وایە خوێندن و خوێندەواری دەتوانێت ڕێگەی مرۆڤەکان ڕووناک بکاتەوە و ئەو هانی هەمووان دەدات بخوێنەوە تا بە ئامانجەکانیان بگەن و ژیانێکی باشتر بۆ خۆیان دابین بکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.